پێشەکی دەستخۆشی لە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی و بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی و ئاژانس و زانیاری و دژە تیرۆرەکەم و سپاس بۆ هەموو لایەک و سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەموو کارمەندان و سپاس بۆ هەموو دەستگا ئەمنیەکانی تر کە ئارامی ئەپارێزن و بەمە سەلماندیان کە ئارامی ئەپارێزین و ئارامی ئەم شارە لەسەر هەموو لایەکە و دۆزینەوەی و دەست بە سەراگرتنی ئەو پارەی کە دوێنێ لەلایەن باندێکەوە کە فرانیان ئەو پارەیە بە هیمەتی بە هەمانگی هەموو ئەو دەستگانەی کە عەرزم کردن توانرا لە خلالی سەعاتە سەرداوەکانی لەلایەن ئاژانس و زانیاری و دژە تیرۆرەوە سەرداوەکانی بگەێنرێ بە ئێمە و شەو بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی دەست بەجێ پێی باش بوو کە بە هەمانگی ژوورێکی ئۆپراسیۆن پێک بێنین و توانرا بە هیمەتی هەمویان هەموو لایەک هەم ئاسایش و هەم پۆلیس و هەم دەستگای دژە تیرۆر و ئاژانس و زانیاری توانرا ئەوەنەی نەخایان هەموو باندەکە دەستگیر کران و ئەو پارێش کە لە بەردەمتانایە ئەوە پارەکە بە سەلامەتی دەست بە سەرکرایەوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە. سەرەتا دەستخۆشی لە برایانی ئاسایش و دژە تیرۆرەکەم کە توانیان شان بەشانی برایانی پۆلیس دەورێکی باش بگێڕن بۆ دۆزینەوەی ئەم تاوانبارانە و زۆر سپاسی بەڕێز کاگوەستا حەسەن و کاک شێخلاور و کاک شێخپەڵاتەکەم کە توانیان هەر هەموو بە هەمانگی لیژنەیەکی باش پێک بێنین بۆ ئەوەی ئەم کەسانە نەتوانن لە دەست یاسا هەڵبێن. ئەوانەی کە ئەو پڕۆپاگەنداکەن دیارە چاویان بە ئارامی ئەم شارە هەڵنایە، چکە بەداخەوە هەندی ڕاگەیاندن فێر ئەوە بووە کە ڕووداوێک ڕوئەدا پێش لێکۆڵینەوە ئەکەون، پێش دەستگاکانی پۆلیس و ئاسایشەکەون، پێش دادگا ئەکەون. ئەمە ناکرێت ئێمە باز لەسەر ئەوەکەن، چونکە ئەگەر دوێنێ ئێمە باسی ئەو نەخشەیەمان بکردایە لەوانەیە نەمانتوانایە سەرکەوتوو بین، بۆیە لێرەوە داوا لەو بەڕێزانە ئەکەین. ئەگەر ڕووداوێک لەوە ڕوویدا گلەی نەکەن یان نەخۆیان و نەکەونە لێدوانێک کە دوور بێ لە وتەی بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی یا پۆلیسی سلێمانی، چکە ئێمە هەتا نەگەینە ئامانج ناتوانین هیچ لە دوانێ بین و هیچ کەسێک ئەگەر مەقسەد ئەوە بێ کەسێک لە پشت ئەمەوە بێ نەخێر خۆیان گروپێکن هەستاون ئەم تاوانیان ئەنجام داوە و کەمتر لە 15 سەعات بە پشتیوانی ئەم دەستگانە کە من چاوی یەک بە یەکیان ماچەکەم دەستخۆشی لە هەمویانەکەم توانرا ئەم تاوانە کەشف بکرێ و دەست بەسەر ئەو بڕەپارا بگیرێ لەگەڵ ئەو دوو ئۆتۆمبیلەی کە جەنابتان ئەیبینن و داوای لێبوردن لە هاوڵاتیانی پارێزگای سلێمانیەکەین. دوێنێ وەکو جەنابی کاک حەسەن فەرمووی بازگەکانی ئێمە زۆر بوون، زیاتر لە 150 بازگەماندا نابوو، لەوانەیە هاوڵاتیان تووشی ناڕەحەتیە بوو بێتن لەو بازگانە، بەڵام دەرەنجامی ئەمە بوو کە ئێستا خۆتان ئەیبینین. لە سا هەشتای ئەو باندا کۆنە پیاوکوژ و دز و چەتە و داواکراون کە هەمووی لە زیندان سزا دراون، یەکی بە 7 ساڵ سزادان، یەکی بە 3 ساڵ سزادراون کە گیراون لە ناو زیندانە یەکتریان ناسیوە و بە هەنێ وردەکاریتان بەمێ بۆی ڕوون بێ لای هەموو خەڵک لە ناو زیندان یەکتریان ناسیوە و یەکێک لەو کەسانە کە سەرۆکی باندەکەیە نزیکی ئەو شوێنەیە ئەو بانقەیە ماڵیان و دیارە ئاگای لێبووە کە پارە وەرەگیرە و چ کاتێ وەرەگیرە و چۆن هێندێەوە برێ توانیوێتی ئیستیغلالی کۆنە زیندانیەکی کە بکە کە کاتی خۆی لەسەر کوشتن گیراوە. ئەو زیندانیە بە ناڕاستەوخۆ کەسێکی هەبووە لەو لیژنانە کە هەنێ معلوماتی یاوە ئیسفادەیان لێ کردووە، توانیویانە 10 ڕۆژ پێش ئەوە کە خۆیانی بۆ ئامادە بکەن بە منەظەمی کردویانە، زۆر تەنزیمیان کردو بە باشی، حسابی ئەویان کردووە کە کەی سیارەکە دەرەچێت لەکوێوە دەرەچێت لەکوێ ڕوتیکەنەوە و لەکوێ بیکەنە سیارێکیکەوە. ئەمانە هەمووی نەخشەی بۆ کێشراوە لەلایەن سەرۆکی باندەکەەوە کە خۆی کەسێکە تاوانی زۆری کردووە لەم شارەوە چەندین جاری ژیرا و دراوە بە دادگا.